لەتیف شێخ عومەر ئەندامی سەرکردایەتی و لێبورسایی مەڵبەندی سلێمانیە بین با بفەرمێت. کەس و کاری شەید هاوڕێکبەر بەخێر بێن. کەس و کاری شەید هاوڕێ محەممەد ئەگەر کەسێکیان لێرێ بەخێر بێن، ئەگەر سروەخان گوێی لێمانە لێرێ یا لێرە نییە سڵاو. کەس و کاری شەید بەختیار عەبدوستار بەخێر بێن بۆیە. کەس و کاری شەید مەولوو کاگڕەشی بەخێر بێن. کەس و کاری شەید کەیوان بەخێر بێن لەگەڵمان بۆیە. کەس و کاری شەید سۆران بەخێر بێن. دۆستان ئازیزان هەواڵان هەمووتان بەخێر بن بۆ ئێرە. زۆرتان بیرتانە ئەوەی لەم شارەیە بوو بێ دڵنیام هەرگیز ئەو ڕۆژەی بیر ناچێتەوە. ئەوەی گوێی لە تەقەکان بوو بێ و گوێی لێ نەبوو بێ من دڵنیام بیری نەچوێتەوە وەکو ئێمە بیرمان ناچێتەوە. ڕۆژێکی چوارشەمە سعات 11 هەرچی کەسی لەم شارەیە بوو ئەوەی پێیزانی بوو وەکو دایک و باوکی وەکو کەسوکاری ئەیزانی ئەو گولانان لێ بەسەر سنگی کوڕەکەی ئەوە، چونکە دڵنیا نەبوو لەوەی کە سبەی نییە سەرەی کوڕەکەی ئەو یا خۆی یا کەسێکی نزیکیشی نایە. هەموو ئەو کەسانی لەم شارەیە بوون و هەستێکی کوردایەتی، هەستێکی ئازادی خوازی، هەستێکی کوردستان پەروەری، هەستێکی شەرەفمەندانەیان تیا بوو. ئەو ڕۆژە کەسوکاری ئەو کوڕە نەبەردانە بوون کە لێرە فیشە بنرا بە سینیانە، ئەوانیش مەردانە، دلێرانە، بوێرانە، کوردانە، یەکێتیانە، شۆڕژێڕانە بەرامبەر بە جەلادەکان وەستانە و سەریان شۆڕ نەکرد. تەنانەت ئەو کەسانی ئەو سەردەما لە ترسا یا لە برسا یا بە زۆر کرابوون بە بەعسیش، ئەوانەی خیانەتکار نەبوون و بە ناچاری کرابوون بە بەعسی، دڵیان لەگەڵ ئێوە، دڵیان لەگەڵ کوڕەکانی ئێوە، بەڵام چی بکەن دەسەڵاتیشیان نەبوو. من خۆزگەمە خواست ئەم یادە سوتفەی هەڵمەتی هەڵبژاردن و ڕۆژانی هەڵمەتی هەڵبژاردنی نەکردایە، تاکو بە دڵی خۆم وەکو کەسێکی هاوڵاتیەکی دانیشتوێکی ئەم شارە قسەی شاریانەی خۆمان، قسەی سلێمانەی خۆمان مام کردایە. من ئێستا زۆر شت هەیە بۆ ئەوەی کەس بە گومانەوە وەکو هەڵمەتی هەڵبژاردن حسێبی نەکا ناتوانم بیڵێم، بەڵام ئەوە عیبێکی گەورەیە بۆ من و بۆ ڕەفیقەکانم کە یادێکی ئاوا خوا نەخواستی استیغلال بکەین بۆ هەڵمەتی هەڵبژاردن. ئەم یادە زۆر زۆر لەوە گەورەترە کە ئێمە بۆ هەڵمەتی هەڵبژاردن، بۆ دیعایە حیزبی، بۆ شتێک لەو بابەتە بچووشی بکەینەوە قسەی لەسەر بکەین. دیسان خۆزگە لە ڕۆژگارێکیکەیە بووایە کە ئەو بەرەبینن ئەوە باخچەی دایکە، ئەوە زیندانی تەسفیراتی سلێمانی بوو. ڕەنگە زۆرێک لە ئێوە یا خزمەکانی ئێوە ڕۆژێک لە ڕۆژان لەسەر کەسوکاری پێشمەرگەی لەوێ حیجز بوو بێ و ئیهانەی پێکرابێ و سوکاتی پێکرابێ. زۆرێکیش لە ژنان لەوێ بوون و ئێستا بیریانە، گوێیان لێمان بێ لێرە بنیا لێرە نەبن، ئێستا بیریانە کە ئەو پارچی دایکە چ شوێنێک بوو، زیندانیکردن و زیندانیکردنی چییە؟ ئێرە کە بە چواردەورە ڕوانن هەمووی ئاوەدانیە، ئەوە ڕۆژگارێک داگیرکراو، زوڵم لێکراو، دەست بەسەر کراو، دەمکوتکراو. ئەمڕۆ بە هیممەت و بە خوێنی ئەو کوڕانەی کە ئێستا وێنەکانیان ڕڵواسراوە و ئەوانەی کە ڕەفیقی ئەوان بوون و بەدەیان هەزاری ئەوان وەکو ئەوان، ئەم ئازادی ئێستا کە هەمومان قەدری ئەزانین و بۆ بە نیعمەت بۆ وڵاتەکەمان بە خوێنی ئەوان بەدەساتوە. جاریش کە شەڵێمەوە وەکو لە ڕۆژی حەوتی سیاوتم، حەقە هەمومان سوپاسی ئەوان وە کەسوکاریان بکەین. هەموو ڕۆژێک کاس بە ئازادیەکەین، کاتوانین قسەکانی خۆیان بە ئازادی بکەین، حیزبایەتی خۆیان بە ئازادی بکەین، وجدانی خۆیان بە ئازادی دەربڕین. پێویستمان بەوەیە کە
سوپاسی شەهیدەکانمان بکەین سوپاسی کەسوکاریان بکەین. منەمەوێ تەنیا سەرنجی ئەو گەنجانە ڕابکێشم کە ئێستا لێرە لەگەڵمانیا گویان لێمانە لە شوێنێکەوە کە لە نێوان ئەو ئازادی ئەمڕۆ ئەو ڕۆژەی ئەم هەواڵانەی ئەوان کە لە عمری ئێستەی ئەوانان شەهیدکران ڕووبارێکی خوێن هەیە. ئەو ئازادی کە ئێمە هەستی پێەکەین ئەو ژیانی هەستی پێەکەین ئێمە پێی قەرزاری ئەو ڕووبارە خوێنین و خاوەنەکانیان ئەبێ قەدریان بزانین. لێرەشەوە من خۆم وەکو یەکێک لەو سەدا هەزار ئازادی خوازەی کە لە کوردستانە ڕۆژێ لە ڕۆژان شەرەفیان هەبووە بەشداریەکی بچوو بکەن لە مقاومەتە لە خەباتە دژی بەعەز و دژ داگیرکەران هەست بە شەرمەزاریی گەورە ئەکەم. وەکو کوڕێکی خەڵکی سلێمانی هەست بە شەرمەزاریی گەورە ئەکەم کە ڕەفیقەکانم لە هەندێک حیزب لایەن لەسەر ئەم هەموو تێکۆشەر و خەباژێڕەیە لەسەر ئەم هەموو خەڵکە بەتوانا و کەفاەتەیە لەسەر ئەم هەموو خەڵکە پێشینە پاک و کەسوکار پێشینە پاک و پڕقوربانیە حرمەتی خەڵکی شارەکەیان ناگرن، قەدری شعور و هەست و نەست و یادەوەری خەڵکی شارەکەیان ناگرن لە جیاتی ئەو هەموو خەڵکە پاکەی لە دەوریانە ئەچن کەسێک ئەیانەوێت کەسێک بکەن بە نوێنەری ئەم شارە یا کەسانێک بکەن هەچ لایەنێک بن کە خەڵک بە گومانەوە تێڕوانی. من گلەیم لە ڕەفیقەکانمە لە ڕەفیقەکانی خۆمەوە کە ڕۆژێ لە ڕۆژان بەیەکەوە زیندانی بووین بەیەکەوە خەباتمان کردو لەم شارە لە پێشەوە گریم لە ڕەفیقەکانی خۆمانە چۆیان بۆ قوبڵەکرێ چۆن دڵیانە هێنێ ئەم شارە لێگەڕن ئەم شارە و خەڵکی ئەم شارە و هەست و نەستی ئەم شارە بەو شێوەیە سووک و ڕسوا بکرێت. لە کاتێکە هەدەیان هەزار کەس لەم شارەیە هەیە لە حیزبی جیاجیا شایستن کە ئەتوان نوێنەری ئەم شارە بن. من ئەگەر لەبەر ئەوە نەبوایە کە ئێستا یاسا هەیە و لەسەر هەر قسەیەک پەرچێشی مەحکەمەمانەکەن قسەی زیاترم بکە، بەڵام ئەمە بەسە بیڵێم هەموو حیزبەکان بە ئێمەوە لە پێشەوە بە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی لە پێشەوە واجبی خۆمانە کەمترین واجبی خۆمانە ڕێز لە خەباتی خەڵکی ئەم شارە لە ئێوە کەس و کاری شەهیدەکان بگرین و کەسێک نەکەین بە نمایندە و نوێنەری خۆمان کە گومان لەسەر ڕابردووی هەبێت. ئەم شارە ئەم شاری سلێمانیە ئەم شارەی ئەو کوڕانەی تیا شەهید بوون ئەم شوێنەی ئەو کوڕانەی تیا شەهید بوون شایستەی ئەو کەسانەیە نوێنەری بن کە هیچ نەبێ لەو کاتەیە کە ئەمان شەهید بوون ئەوان شتێک خەباتیان کردبێنەوە قەڵەمی جاش بوو بن. من هەموو ڕۆژێک کە ئەو وێنەی ئەو جاشانە بینم هەست بە شەرمەزارێکی گەورە ئەکەم لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان سیاسەتم کردووە. حەزمە کرد هەرچیەکەم کردایە سیاسەتم نەکردایە حیزبایەتی لەم شارەیە بگاتە شوێنێک کە بێحورمەتی بە کەسوکاری شەهید کرێت کە لەبەر ڕق و قینی حیزبایەتی بەعسی و پێشمەرگە و ماڵە شەهید لە یەکجانەکەینەوە بەداخێکی زۆر گەورەوە. ئەگەر لەبەرەوە نەبوایە کە بە هەڵمەتی هەڵبژاردن حسێ بە قسەی کەمە کرد قسەی کەمە کرد وەکو ڕەفیقانەمان کە وەکو ئەو کوڕانە کە لەسەر قسەی حەق لەسەر کردداری حەق ڕەمیکران بە ئێمەش پۆلیسێک باتە لێرە پەلکێشی مەحکەمەی کردینایە. ئەم کوڕانە کە ئێستا من لە ڕیزی ڕسمەکانیان وەستاوم لە عمری بەشێک لەو گەنجانەیە بوو کە ئێستا وەستاوم ئەیان توانی بە ئیمزایەک ئەیان توانی بە دوو کەلیمەی ناحەق ئەیان توانی بە هەڵگرتنی چەکێک خۆیان لە شەهیدکردن ڕزگار بکەن وەکو سوکاریشیان لەو نەهامەتی و جەرگ بڕیە ڕزگار بکەن بە کەمتریش لەوە ئەیان توانی بیکەن بەڵام نەیان کرد. لە وەختێکە خەڵکێک هەبوو لەوە زیاتری کردووە. ئێستا ئەگەر ئەوان بمانایە ئەوان لە پێشی پێشەوە بوونە نەک
جاش قەڵەمەکان. من لە پێشەوە خۆم هەز بە شەرمەزاری یەکەم کە لە شارێکام سیاسەتکردن تایە تا و ئاستە نزم بۆتەوە و ململانی سیاسی تا و ئاستە نزم بۆتەوە. من لەمەیە با حیزبەکەم تووشی کێشە و بەڵا نەبێ بە ناوی خۆمەوە قساکەم، تەنیا بە ناوی خۆمەوە. ئەوە شەرمەزاریی گەورەیە بۆ ئێمە ململانی سیانی بینە خوارە و تا و ئاستە نزمە لە وەختێکا دەیان هەزار سەدان هەزار کەسوکاری شەیدان چاوەڕێی زۆر زۆر گەورەتر و زۆر زۆر لەوە مەزنترمان لێەکەن. من سەریەوە نایشێنم، تەنیا ئەوە بەسە بۆ شانازی بۆ شۆڕشەکەی ئێمە کە ئێوە دروستان کردووە هەمووتان بە فربێسی خوێنی کاک عەبدولستار و کاک ئەکبەر و کاک ڕەشید و کاک عومەر و کاک نووری و کاک محەممەد دروست بوو لەگەڵ هاوسەرەکان و خوشک و براکانیان. من بەداخێکی زۆرەوەم کە ئەو هەواڵەی پێشمن وتی کەسوکاری شەید هاوڕێ بە ناسۆرەوە سەریان ناوتەوە. زۆر کەس بە ناسۆری ئەو ڕۆژەوە کە بینی ئازادی لە وڵاتەیە هەیە سەری نایەوە. دایک و باوکی زۆرمانە ڕۆژیان نەدی و تەمەنایان نەکرد یەک ڕۆژ بە ئازادی بژین و نیان بینی. بەداخێکی زۆرەوە بەداخێکی زۆرەوە بورن بای چکەن هەڵە بەخۆشیتانە سپێر. چەند بروسکەیەکی ماتەمینیە خوێنینەوە کە لەلایەن کۆمیتەی 37 ڕێخستنی هەولێر، هەروەها کۆمیتەی 23 ڕاپەڕینی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها بروسکەی مەکتەبی شەیدان کاتەی داڵێ بە بۆنەی ساڵیادی شەیدبوونی ئەم کەڵە پیاوانە سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنین لە ئاستی بەرزی ئەو هەڵۆیانە و بەڵێن تازاکەینەوە کە ڕێبازەکان چۆڵ نەکەین دووبارە ڕێز بۆ هەموو شەیدانی کورد و کوردستان مەکتەبی شەیدان. هەروەها بروسکەیەکی ماتەمینی دیکەی کۆمیتەی ڕێخستنی 15 توی مەلی کاتەی داڵێت لە ساڵیادی شەیدکردنی پۆلێکی تر لە ڕۆڵەکانی شارەکەماندا سەری ڕێز و نەوازشدا نوێنین بۆ جانی پاچان و ڕوحی بەرزەفریان شاد بێت و مژدەی ئازادی و سەرفرازی و بەدیهێنەری ئامانجەکانیان بەری خەبات و خوێنی ئەوانە. ئێمەی هەڤاڵانی ئەوانیش هەر درێژە پێدەری کاروانی ئەوانین لە ژێر سایی ئاڵاکەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. شاد و سەرفراز بن کۆمیتەی ڕێخستنی 15 توی مەلیک. بەڕێزان، ژمارەیەک لایەن و کەسایەتیانەوێت کە تاجەگوڵینە لەسەر وێنەی ئەم شەهیدانە دابنێن ئەتوانن بفەرمونون لە ڕیزبەندیەکەمیشدا مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی. فەرمونون تاجەگوڵینەکانتان پێشکەش بکەن.